فإن قفزگان دریاکن اگر بەدەست سالەوە بێتە ماڵەکە باشتر بێت. بێگومان نەخێر بۆ هاوڕان با دەست بخەینە دەست یەک و هەموومان یەک دەربین. پەیامی من ئەوەیە کە یعنی ئاگداری ژینگە بن. چکە هەر لە داهاتوار ئێمە لەم ژینگەیە ئەبین لەگەڵ نەوەی داهاتوو. تر هیوادارم یعنی خەڵک تێبگا کە ئاگاداری ژینگە بێ و ڕاستی بە زۆر نەخلەوەیە کە پەنجەرەکە و داگریت و ئاوشت ئاو ئەو شتانە لە پەنجەرەکەەوە فڕێ بێ. تر هیوادارم خەڵک تۆزڵی ڕۆشنبیری زیاتر بێ و یەکەم جار تۆ خۆت فێرکە ئەنج بڵاوی کەرەوە ئیتر شتەکە بڵاو بێتەوە ها کەسەکە بۆن منە چاو لە تۆکە کە تۆ کەسێکی باشی تر هەیش هەوڵا کەسێکی باش بێوکتۆ من ڕۆڵەکچە باشەکەمە بینی ڕۆشنبیریەکە کە نەسیحەتیە کرد ڕاستی بە کاتی خۆم ناڵبووم تر ئەها بینیم ڕۆشتم لەگەڵ باوکمان گۆشت بکڕین تر بینیم چۆن گۆشتەکە ئاوا ئەوبڕین تر لەو ڕۆژەوە تا بینیم کە ئاژەڵیش گوناحای تر ئەوێ مافی ئاژەڵشتیشمان هەبێت تەمای خۆی لە کوردستانە مافی ئاژەڵ نییە بەسەر لە دەرەوەی عێراقەمانەیە هەیە